بەرپرسانی ئیدارەی ئەمریکا باس لەوە دەکەن چەند ڕۆژێکە دۆناڵد ترامپ لە نێوان دوو بژاردەی دژبەیەکدا بۆ مامەڵەکردن لەگەڵ ئێران ماوەتەوە، یان ڕێگەدان بە هێرشی سەربازی نوێ یان بەردەوامبوون لە هەوڵە دیبلۆماسیەکان بۆ دوورکەوتنەوە لە جەنگێکی درێژخایەن لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست. بەپێی راپۆرتێکی ڕۆژنامەی وۆڵ ستریت جۆرناڵ، ترامپ مەیلی بۆ ئەوە هەیە هێرشی ئاسمانی نوێ ئەنجام نەدات و بگاتە چارەسەرێکی دیبلۆماسی بۆ کۆتایی هێنان بە دۆسیەی ئەتۆمی ئێران. ئەم دوو دڵیەی ترامپ لە کاتێکدا گرژیەکان لە گەرووی هورمز گەیشتوونەتە لووتکە و تاران هیچ سازشێک ناکات. ئەمەش بووەتە هۆی بێزاربوونی واشنتۆن لە کاتێکدا هێرش کراوەتە سەر کەشتیە جەنگی و بازرگانیەکانی ئەمریکا لەو ناوچەیەدا. داخرانی گەروەکەش ناڕەزایی گەورەی دژی ئەمریکا دروست کردووە. بۆ ڕوبەڕووبوونەوەی ئەم دۆخە، فەرماندەیی ناوەندی ئەمریکا سێنتکۆم دەستی کردووە بە جێبەجێکردنی پرۆژەی ئازادی بۆ پاراستنی کەشتیە بازرگانیەکان لە گەرووی هورمز. ترامپ پەرەسەندنەکانی ئەم دوایەی بە جەنگێکی بچووکراوە ناو بردووە، بەڵام هێشتا کاری لە پێشینەی داوە بە هەوڵە دیبلۆماسیەکان. بەپێی گێڕانەوەی بەرپرسانی ئەمریکا، هێزەکانیان ناچار بوون بەرپەرچی هێرشی موشەکی و بەلەمی خێرای ئێران بدەنەوە و هێلیکۆپتەرە ئاپاچیەکانیان چەند بەلەمێکی ئێرانیان نقم کردووە کە ڕێگریان لە هاتوچۆی دەریایی کردووە. پسپۆڕان و شارەزایانی سیاسی هۆشداری دەدەن کە هەر جۆرە هەڵە هەڵسەنگاندنێک لەم دۆخە هەستیارەدا دەکرێت هاوسەنگی هێستێک بدات و ناوچەکە بەرەو پێکدادانێکی فراوانتر ببات کە کۆنتڕۆڵکردنی ئەستەم بێت. سەرۆکی ئەمریکا جەخت لەوە دەکاتەوە کە ڕێگری لە ئێران بۆ بوون بە خاوەنی چەکێتۆمی گەورەترین هێڵی سوورە. لەلایەکی دیکەوە چاودێران پێیان وایە پەرەسەندنی گرژیەکان لە گەرووی هورمز ڕەنگە کاریگەری بکاتە سەر کۆبوونەوەی چاوەڕوانکراوی نێوان ترامپ و شی جینپینگ سەرۆکی چین. سکۆت بێسێنت وەزیری گەنجینەی ئەمریکا داوای لە پەکین کردووە گوشار بخاتە سەر تاران بۆ کردنەوەی ڕێڕەوە ئاویەکان، بەڵام چین ئاماژەی پێچەوانی نیشانداوە و ڕێگەی بە پاڵاوگەکانی داوە سزاکانی ئەمریکا پشتگوێ بخەن. هاوکات سیناتۆر لیندزی گراهام داوای لە ترامپ کردووە پێش سەردانەکەی بۆ چین کێشەی گەرووی هورمز یەکلا بکاتە و ڕێگە نەدات چین پشتگیری ئابووری ئێران بکات. لە کاتێکدا پرۆژەی ئازادی دەریاوانی نەیتوانیوە گەرووی هورمز بکاتەوە. هێندەی دیکەش ناکۆچەکانی ناوخۆی ئیدارەی ئەمریکای زیاد کردووە، بە تایبەت لە بابەتی لێکەوتەکانی جەنگ و ملکەچ بوون بۆ خواستی ئیسرائیل کە بەردەوامیدانە بە ئاڵۆزی و جەنگ لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست. هاوکات دیموکراتەکان فشارێکی گەورەیان لە ڕێی کۆنگرێسەوە دروست کردووە. ئەگەر جەنگ دەست پێ بکاتەوە، هەڕەشەی پەنابردن بۆ دادگا دەکەن. بەو پێی ئەو ماوەیە تەواو بووە کە سەرۆک بتوانێت درێژە بە جەنگ بدات. Thank you very much.